بابزانین ئەم ئیمامە بەڕێزە ڕەحمەتی خوا لێبێ ساڵحی ئەلمڕی چۆن باسی قەبرسانمان بۆ دەکات دەفەرمێ دخلت المقابر يوما في شدة الحر ڕۆژێکی زۆر گەرم بوو چوومە ناو قەبرسانێک لە قەبرسانەکانەوە بۆی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ هەر کاتێ سەردانی قەبرسانی بکردایە زۆر دەگریا دەیان فەرموو بۆ کاتێ باسی بەهەشت و جەهەنم دەکەی یا خەڵکی باسی بەهەشت و جەهەنمت بۆ دەکا بەم جۆرە ناگریت کە لەسەر قەبرسان دەگریت دەی فەرموو قەبرەکەم هەوارگەی دوا ڕۆژمە ئەوەی قەبری باش بێ لە قەبر ڕزگاری بێ و لە پرسیاری ناو قەبر ڕزگاری بێ ئەوە قیامەتی باشە ئینشاءالله ئەوەشی پەنا بەخوا ڕزگاری نەبێ قیامەتی سەختە بۆیە دەگرین بۆ قەبری خۆم دەگرین بۆ قیامەتی خۆم ئیمامی عوسمان کە یەکێکە لە ئەو دەنەفەری مزگەنی بەهەشتی بەدرا و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆیە سەردانی قەبرسان زۆر گرنگە خۆشەویستان لە ڕۆژێکی زۆر گەرمدا سەردانی قەبرسان دەکا و دەڕۆتە ناو قەبرسانێکەوە ئەفەرمێ فنظرت إلى القبور كأنهم قوم صمت تماشای قەبرسانم کرد قەبرسانێکی خامۆش بێدەنگ قەومێک کاتێک لە شوێنێکا دابنیشن هەمویان سەری خۆیان کزکەن و بێدەنگ بن چۆنە ئەفەرمی ئەوەم هاتە پێشاو قەومێک لە ناو قەبرساندا لەبانەوە خامۆش و بێدەنگە بەڵام سوێن بەخوا ناو قەبرسان لەبانەوە سامت و بێدەنگە بەڵام وەڵڵاهی لە بنەوانیە خوا بمان پارێز یا عەزابی خوایە یا نیعمەتی خوایە لەناو قەبردا بۆی قەبرمان بابی نەچێت چونکە قەبر ماڵی دووەمی ئێمە